ڕۆژنامە نووسیەکان دیارە لە ماوەی ڕابردوودا بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی سەبارەت بە مادە هۆشبەرەکان کە بەڕێوەبەرایەتیی تایبەتە لە ئاسایشی سلێمانی چەندین ئاماریان بڵاو کردوێتەوە سەبارەت بە زیادبوونی ئامار و ڕێژەی بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان و خۆشبەختانە دەستگاکانی ئاسایش بەردەوام لە هەوڵدان بۆی ئەو باندانەیان ئەو کەسانەی هەوڵی بەکارهێنان و بازرگانیکردن بە مادەی هۆشبەرەوە دەدەن دەستگیر بکەن. بەڵێ بەڕێزان ئاماژەمان پێکرد کۆنگرێکی ڕۆژنامە نووسی لەلایەن ئاسایشی سلێمانیەوە ئەنجام دەدرێت سەبارەت بە دەستگیرکردنی باندێکی مادە هۆشبەرەکان کە بازرگانیان بە مادە هۆشبەرەکانەوە کردووە. هەوڵ دەدەین ئەو کۆنگرە ڕۆژنامەگەریە کە لە کاتی ئامادەبوونیان لە ساتی ئامادەبوونیدا ئەو کۆنگرە ڕۆژنامەگەریە بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست بگوازینەوە. بەردەوام دەبین لەسەر پێشکەشکردنی هەواڵەکان. ئەمیری کۆمەڵی ئیسلامی و شاندی باڵای کۆمەڵی ئیسلامی شارۆچکەی حاجیاوایان بەسەر کردەوە و سەردانی ئەنجومەنی حاجیاوای کۆمەڵی ئیسلامی و قوتابخانەی زانستە شەرعیەکانی عەبدوڵڵای کوڕی عومەریان کرد. لە چوارچەوەی کار و چالەکیەکانیدا و لا سێم ڕۆژی سەردانەکەیدا بۆ ئیدارەی ڕاپەڕین مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان و شاندێکی ئەنجومەنی سیاسی و سەرکردایەتی کۆمەڵ سەردانی شارۆچکەی حاجیاوایان کرد. لەو سەردانەدا ئەمیری کۆمەڵ و شاندیاوەری ئەنجومەنی حاجیاوای کۆمەڵی ئیسلامیان بەسەر کردەوە لەلایەن بەڕێز حسێن ئاغا بەرپرسی ئەنجومەن و کارژێر ڕۆندامانی ئەنجومەنی حاجیاوای کۆمەڵ و ژمارەیە کەسایەتی وەندام و دۆست و لایەنگرانی کۆمەڵی ئیسلامیەوە پێشوازیان لێکرا. لە کۆبوونەوەیەکیشدا مامۆستا عەلی باپیر باسی لە دۆخی ئێستای کوردستان و گوزەرانی هاوڵاتیان کرد و جەختی لەوە کردەوە پێویستە حکوومەت و هەموو لایەنەکان هەوڵەکانیان بۆ باشترکردنی ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و چارەسەری قەیرانە سیاسی و داراییەکان بخەنەگەڕ. بەڕێزان دەچینە لای کۆنگرە ڕۆژنامە نووسیەکەی ئاسایشی سلێمانی. دەستگیرا بەسەریدا و شوفێرەکەشی دەستگیر کرا. هەر لە 2017 چەند ڕۆژێک لەمەوە پێش دەستگیراوە لە نێزەکانی ئاسایی سلێمانیەوە دەستگیراوە بەسەر نزیکەی 700 گرام شیشاوە تا مادەی کریستاڵ کە ئەمە مادەیەکی ترسناکە. هەر دوو شەو لەمەوە پێشی 6 کەس بە فەرمانی دادوەر دەستگیر کراون کە لە کاتی بەکارهێنانی مادەی هۆشبەر لە جۆری هێروئین کامانەش بە فەرمانی دادوەر دەستگیر کراون. ئەمە لە 2017 بەڵێ ئەمە لە 2017 حەبانە بۆ چوە ڕۆناڵە ئێستا زۆربەی ئەچێ بۆ کۆماری ئیسلامی ئێران. دیارم حەبانە بە قاچاق داخل دەبن و هەم بە قاچاقیش لە هەندێکی لێرە لە ناو هەرێم بڵاوەکرێتەوە کڕین و فرۆشتنی پێکرێ هەندێکی ئەچێتە دەرەوەی هەرێم. ناشر نییە لەوانەیە حەبا حەبی 200 میلیگرامی تایە کە حەبی ترامادۆڵ دیارە ئێستا بە قەرارێکی بۆتە چواردەی مخدرات وەکو چواردەی مخدرات مامەڵەی لەگەڵا دەکرێت کە حەبانە دێت بە کەسێک کە جەڵدا یا زەبحەیە یا دەستێ قاچێکی بڕێتەوە ئەوە نە ئازارشکێنە ئەدرێ بە خەڵک بەڵانەمە بەڕێسێتەی دکتۆرە نەک تۆ بچی ملیێنێک حەب بازرگانی پێ بکەی کە ئێمە لە 2016 شادەگیراوە بەسەر 40 میلیۆن حەب لەو جۆرە حەبەی ترامادۆڵ. ئەمە حەبانە ئەکسەریت لە هیندستانەوە دێت نا بە ترانزیت دێت زۆر جار داخلی ئێرە بێ لێرە کە ترانزیت بوو ناکرێتەوە جارێکی ترایانەوە بەرەو شوێنی تری بەرێت. ئێوە کە هەموو هەوڵە هەیە ئەم ئامارە قسانەیە ئەم ئارانە ڕاگەیندێت کە بازە زیانەکان لەگەین بە هۆکارەکەی بۆچی ئەگەڕنەوە کە خەڵک بەم شێوە هێشتا ینی ئەوە خەڵک و شار نەبووەوە کە پەنابات بەر مادۆشبەرەکان. دیارە خەڵک کە پەنا دەباتە بەر مادۆژبەرەکان چەند هۆکارێک هەیە لەوانە هۆکاری ئەو داراییکە خۆمان باسی دەکەین لەوانەیە ئەمە لە 100 هۆکارێک نییە بەڵام هۆکارێک بێت هۆکاری هاوڕێی خراپ هۆکاری کە وشاری نییە لە مەترسی مادۆژبەرەکان ئەمانە هەموو هۆکارن. ئەوانەی لە 2017 دەستگیرکراون نا کوردیشی تایە و عەرەبیشی تایە و
فارس و تورکیش تایە ئەو بازرگارانە کوردن یا غێرە کوردن کوردیشی تایە و غێرە کوردیش تایە ئافرەتیش تایە کاجرا نازانێ بای چەنە ئەم دەرمانانە والله ئێمە دوای تەقدیری دەکەین دیارە ترامادۆڵ بە پارچە حیسابەکرێت ئەما کە گواستنەوەی پارەی تێچێت گواستنەوە بۆ شوێنی تر پارەی تێچێ گرانەکەون خۆی شوێنی چاکسازیەکەتان بینیەوە شوێنی ئەو شوێنەی کە ئەم حەوانی تێدا شاراوەتەوە بۆ ئەوەی لە بازەکان فەرقی پێ نەکرێت بەڵام ئێمە خەڵکی دڵسۆزێ سوپاسی خەڵکەکەین زانیاری باشمان پێدا لەسەر ئەو کەسانی بازرگانی و مادانەوەکەن یاخود بەکارهێنەر ژمارەی و کەسانی کە گردووتانە زیاتر بەکارهێنەر یاخود بازرگانی مادۆژبەرەکان بەکارهێنەر زیاترە چەندێکن ئەم لۆرێت چەندێکە دەستی بەسەرای گیرا ئەمشەکەی چەندە ئەم شۆ تقریبا 35 کارتۆنە نزیکەی ملیۆنێک حەبە لە سەر و 900 شتێکەوەیە نزیکەی ملیۆنێکە تا ئێستا حاڵەتە بەزەگەر بەم شێوە بێت هەموو لایەکمان وەکو یەک تیم کار نەکەین و زیاتر چاوکراوە نەبین کە ئێمەش جارە تاکتیکانی خۆمان وەکو ئاسایش گۆڕیوە بازرگانەکانیش ئەیگۆڕن ئەگەر زیاتر تونی نەکەین و وشاری لە هەموو شتێ پێویسترە ئاگاداری خەڵک بکەینەوە لە ڕووی مەترسی ئەو جۆرە مادانەوە بۆی خەڵک دوور بکەوێتەوە لەو جۆرە مادانەوە بازرگانەکانیش بە حەقی خۆیان گەیەنرێن کە زیندانەکانیان هەتا هەتایە بە نسبەت بازرگانەکانەوە ئەتوانین کەم تاوکردێک چارەسەری ئەو وەزعانە بکەین و شکور ئێمە لە شوێنەکانی تر زۆر باشترین و هەند ئەوانەی کە بازرگانی بۆ مادانەوەکان هەندێک خەڵکی چاوچنۆکن بیرنە لە وڵات نە لە میلەتەکان ناکەنەوە دیارە بۆ چەند دینارێکی حرام بەم شێوە کارەکە کاکجارە بڵێن ئێستا ئەو مادانە ینی ئەوەی کە پێشتیش لە ناوچەیەکی کوردستانە گیرە ینی وردی دەکەن و دواتر دەیکەن بە شیشە ینی ئەمە شەر نێمە بکرێ بە شیشە ئەمە خۆی حازرە دیارە ترامادۆڵ ئازت شوێنی زۆر بەقووەتە دەبێتەوە هۆی ڕاهاتن لە سەریان ئەگەر بە ڕەچێتەی دکتۆر نەبێت لە هەموو دنیاشدا ترامادۆڵ بە ڕەچێتەی دکتۆرە ئەوەی ئەکرێ بە شیشە هەبێکی ترێک کە پێڵێن ئەفدرین لێرەوە ئەڕواوە لە چەند کارگەیەکی محلی واتا بە دزیەوە هەندێک مادەی تری تێکەڵاوە کرێ و ئەکرێ بە شیشە واتا بە کرستاڵ ئەوەش کە لە هەموو مادەکانی تر مەترسی زیاتر لەبەر ئەوەی کرستاڵ واتا شیشە کە ناوە زانستەکە ئەم ڤیتامینەوە لە کەسی بەکارهێنەرەکە کە دەست بووە شوێنێت و لە ماڵەوە ئاژاوە دروستکات سەرپێچی مروری بکات کە بۆ فترەیەکی زۆر لەسەری بەردەوام بێت لەوانەیە شێتیش بکات کاک جەرایسا بڵێن ئەمانە ئەم ئەوەی کە بەکارهێنەرەوەش کە بازرگانی پێوەکە ئەو مادەیاسایە چییە کە سزای پێدرێت ئەم مادەیاسای ئەمە فەقەرەی یەک و دوومانەیە لە یاسای مادەوەژبەرەکان فەقەرەیەک باز لەوە کاکە ئەو کەسانەی بازرگانی بەو جۆرە مادانەوەکەن حکومەکانیان جاران لە سێدارەدان بوو ئێستا گۆڕاوە بۆ لەبەرەوەی لە هەرێمی کوردستان لە سێدارەدان جێبەجێ ناکرێت حکومەکانیان گۆڕاوە بۆ هەتایی و ئەوانەی بەکارهێنەرشی نابێت لە حکومەکانیان لە 15 ساڵ زیاتر بێت لە 3 ساڵیش کەمتر بێ بەس بەداخەوە لای ئێمە حکمی 6 مانگەیە 8 مانگەیە ساڵیشەیە کەسی بازرگانی گەورەی لە بەڵە بەڕێزانەوەی بینیتان کۆنگری ڕۆژنامەنووسی ئاسایشی سلێمانی بوو سەبارەت بە دەست بە سەرداگرتنی ڕێژێکی زۆر لە مادەی هۆشبەر.